لە یاریگای نوێی یانەی شێروانە و بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆری یانەکە لە چوارچێوەی یاریەکانی خولی نایابی کوردستان هەفتەی شەشەمی قۆناغی یەکەم یانەی شێروانە میوانداری یانەی زاخۆی کرد. یاری نێوان هەردوویانە بە فیکەی ناوبژیوان دڵشێر عومەر دەستی پێکرد و گێمی یەکەم ئاستێکی باشی هەبوو. یاریزادانی هەردوویانە چەندین هێرشیان کردە سەر گۆڵی یەکتری لە ئەنجامی ئەو هێرشانەدا و لە خولەکی 36دا یاریزانی یانەی زاخۆ چیان نازی گۆڵێکی بۆ یانەکەی تۆمار کرد و گێمی یەکەمیش بە سوودی یانەی زاخۆ بە کۆتا هات. لە گێمی دووەمیشدا یاریەکە گۆڕا و ئاستێکی بەرز و بەهێزی بەخۆ بینی و هەردوویانە بەردەوام بوون لە هێرشەکانیان و چەندین هێرشی مەترسیداریان کردە سەر گۆڵی یەکتر، بەڵام سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ تا خولەکی 89 کاتێک ناوبژیوان لێدانێکی سزای بۆ یانەی شێروانە هەژمار کرد و عەلی مەحەمەد سەرکەوتووانە لێدانەکەی جێبەجێ کرد و گۆڵی یەکسانبوونی بۆ یانەی شێروانە تۆمار کرد. بەمەش یانەکەی ڕزگار کرد لە دۆڕاندن. سەرنجام یاریەکەش بە یەکسانبوونی هەردوویانە بە گۆڵێک بۆ هەردوولا بە کۆتا هات. من بەهێزێک باش کردبی ڕاستی بۆ ئەvê یاریە گەلیانە شێروانە وما تقريبا إصابة هبين حتى مسألة إصابة هبين ويانا شيروان يانا باش بي يعني منظم بي وأم سباسيا جمهوري جد كان يعني راستي وقال وأم ما نقطة كي نضت ملعبها خصمي تقريبا أكيد نظن نقطة ملعبها خصمي باعتبار نتيجة إيجابية بوما والسلبية بويانا شيروانا. أكيد كنا نتمنى أنه اليوم نفوز حتى نعدل وضعنا ونعدل أنه ترتيبنا بالدوري حتى نذهب إلى محافظة أربيل ويعني وكنا احنا مستعدين وكنا احنا يعني مرتاحين بالنقاط الثلاثة. لكن تعرف فورة اللاعبين وتغيير المدرب واعداد اللي يعني ما كان اللي بذاك الاعداد القوي اللي مثل باقي الفرق حتى يجاري. تعرف المباراة هي كلها لياقة ومهارات واعداد نفسي وبدني. ئەگەرچی لەگەڵ دەستپێکی یاریەکانی خولی نایابی کوردستان هاندەرانی شێروانە هەمەزرۆی سەرکەوتنی یانەکەیانن، بەڵام دوای ئەنجامدانی چوار یاری هێشتا یانەی شێروانە گەشتووەتە سێ خاڵ. ئەمەش بەو مانایەی یانەی ناوبراو نەیتوانیوە لە جێی ئومێدی هاندەرانی بێت و لە ئێستاشدا لە ڕیزبەندی کۆتایی خولەکەدا خۆی دەبینێتەوە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام، یاریگای یانەی شێروانە، کەلار.